بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، سێشەممان عەسرەکەی لە خزمەت کتێبی مختصر منهاج القاصدین ئەبین. ئەم کتێبە بەشی چوارەمی بەشی منجیات و باسی ئەو ئەکا کە سالیک بۆ لای خوا ئەو کەسی ڕێی لای خوای گرتووە چۆن ڕزگاری ئەبێت. دیارە ئیمامی غەزالی باسی بۆ کردیم کە ئەم ڕێگایە بە تەوبە دەست پێ ئەکا، پێویستی بە سەبر و ئارامگری هەیە، پێویستی بە شکر هەیە، پێویستی بە خەوف و ڕەجا هەیە. چەند دەرسێکە لە خزمەت باسی ڕەجایە وەستاوین، ئەمڕۆ ئەچینە سەر باسی خەوف کە بەشی دووەمی ئەو کتابەیە کە باسی ڕەجا و خەوفەکە. ئەفەرمێ لەم بەشەی دووەمی کتابەکە باسی ترسان لە خوا جەل جەلالوه، حەقیقەتەکەی چۆنە، دەرەجاتەکانی کامانن و غەیری ئەمانەش باس ئەکەین. ئەفەرمێ بزانە ترسان عیبارەتە لە ئازاری دڵ، چۆن تەفسیری بکەین، چۆن تعبیری لێک بینەوە. ئەڵێن ترسان ئازارێکە لە دڵی ئینسان و سووتانی دڵی ئینسانە، برژانەوەی دڵی ئینسانە، بەهۆی ئەوەی کە هەست ئەکا لە ئایندەیە ناڕەحەتێک یەتەڕێ. هەموو ترسێک لە لای ئینسان ئەمە پێناسەکەیت، دڵت ئازارێکی بۆ دێ، دڵت ئەسووتێتەوە، بەوەی هەستەکەی لە ئایندەیە ناڕەحەتیەک، غەمێک، پەژارەیەک، دوودڵێک ڕووتی ئەکا. نمونەیەک ئەفەرمێ ئەگەر بێنینەوە ئیمامی غەزالی بۆ ئەوی زیاتر بۆ ماڕوون بێتەوە، ئەڵێ کەسێک لە بەرامبەر مەلیکێکە هەڵەیەک ئەکا، جینایەتێک ئەکا، غەڵەتێک ئەکات، دوای مودەتێک ئەکەوێتە بەردەستی ئەم مەلیکە، ئەیکاتە سجن. ئەم کەسە زۆر لەوە ئەترسێ مەلیکە بیکوژێ. ئەم حاڵەتە بۆی دروست ئەبێ ئەزانێت لە ئایندەیە ئەگەری ئەوەی هەیە تووشی کوشتن بێ، غەمێکی زۆر گەورە دڵ و دەرونی داگیر ئەکە. چەندێک زیاتر تەوەقوعی بە کوشتنەکە هەبێ ئەوەنە زیاتر دڵی ئازاری ئەبێ. چەندێک زیاتر بزانێ مەلیکەکە جەبار و توندە ئەوەنە زیاتر دڵی ئازاری ئەبێ. بە ئەندازی علمی خۆی و ئەندازی ئەو جرمەی کە کردوێتی، چەندێک جرمەکە نزیک ئەبێتەوە لەوەی کە بیکوژێ، ئەوەندە زیاتر خەوف و ترس دڵ و دەرونی داگیر ئەکە. اینجا چەندێک کاریگەری لەسەر مەلیک داناوە، چەندێک مەلیکی تووڕە کردو ئەم جرمەی ئەم هەموو ئەمانەوا لێ ئەکەن ترسەکەی ئەم زیاتر کە یا کەمتر کاتەوە. ئەفەرمێ هەندێک جار ئەمە خەوفە بەعام ئەبەم شێوازێ، واتە بە هۆکاری شتێکەوە ئینسان ترسێک داگیری ئەکە. هەندێک جار بەبێ هۆکار خەوفێک دڵە داگیر ئەکا. ئەویش ئەوەیە کاتێک کە بیر ئەکەیتەوە لە عەزەمەتی ئەو کەسەی کە بەرامبەری ئەوە سیتەوە، عەزەمەتی ئەو مەلیکەی نەگیراوی، جینایەتەکەت کردووە و مەلیکیش با بڵێن نەیگرتوویت و لە سجنی ئەوانیت، بەڵام ئەترسی لەوەی ڕۆژێک لە ڕۆژان بکەویتە بەردەسی، ئەترسی ڕۆژێک لە ڕۆژان با عەفوش بکات لە بەرامبەریا بوەستی شەرمەزار بی. ئەفەرمێ ئەمەش جۆرێکی ترە. هەندێک جار هیچ جینایەکیش نەکردووە، غەمێک دڵ و دەرونی داگیر کردووی، چەندێک صیفەتی ئەو کەسەی کە لێ ئەترسی، عەظەمەتی ئەو جەلالی ئەو لە دڵی تۆیا بێ، ئەوە زیاتر ئەترسی. دەی ئینسان ئەگەر بزانێ کە خوا جەل جەلالوه ئەگەر هەموو عالەمین بفەوتێنێ هیچ باکێکی نییە، هیچ مانعێکیش نییە لە بەرامبەریا بوەستێ. چەندێک ئینسان عیبەکانی خۆی بناسێ، چەندێک جەلالی خوا و گەورەی خوا تێبگا و دەوڵەمەندی خوا بێئیشی بە ئێمە تێبگا کە پرسیار لە خوا ناکرێ لەسەر هەر کردەوەیە کە خواگیان ئەیکا، و ئەنەه لا یوسئەل عەما یەفعەل، هەرچی خواگیان بیکا کەس نییە لێ پرسینەوەی لێ بکا. ئەلەم کاتە ئینسان خەوفێک بەبێ سەبەب لە دڵ و دەرونیا دروست ئەبێ بەرامبەر بە خوا جەل جەلالوه. کێ زۆر لە خوا ئەترسێ؟ ئەو کەسەی لە هەموو کەس زیاتر نەفسی خۆی ئەناسێ و خوای خۆی ئەناسێ. چەندێ زیاتر نەفسی خۆت ناسی، چەندێ زیاتر پەروەردگارەکەت ناسی، ئەوەنە زیاتر خەوفت ئەبێ. بۆیە پێغەمبەر گیان صلی الله علیه و آله و سلم ئەفەرمێ
أنا أعرفكم بالله من لهموتان زياتر معرفة بخوا جل جلاله زياتر وزورتر وأشدكم له خشية لهمشتان زياتر خوف زياتر واتر لهموتان زياتر أو أناسم لهموتان زياتر لأترسم بو يخواجان أفرمي لقرآن بيروزا إنما يخشى الله من عباده العلماء زانيان خشيتي خوان هي وخوفي خوان هي بو چونك خوا چاق أناسم باش أزانو بيوز أكاك خوفيان هبي خوان باش أناسنو بيوز أكاك خوفيان هبي حتى وكو معرفكو كامل تربي ترسكت زياتر أبي هند جار لسر ضلد لسر كردوكان لسر صفاتي تو الرنق أداته هند جار لرو لاوازو زردد أكا فرميسك بچاوتا يتخواروا زور غمتا كبرانبر بخوا جل جلاله بوستي رجي لرجانو للقاء أوا أفرمي هندي كسبوا أو اندخ خشيتي خوايا هبو جل جلاله قيشو تحدي مردن مردوه لخشيتي خوايا بو چوك الله هندي جار أما سلي خوفا لحدي خوي تجاوز أكا كسك أمري نا كسي كتير أقاتا أويك حدي شيتي رويتي بكا أقاتا أستي دماغي لو ترسي كوابوي دروس أبي سواء أم ترسل لأخوابي لغيري خوا جل جلاله حالتي أوها دروس أبي نزور كات كسيك كاتك عذابك دو زور أدري خوفك زوري توشبه صدميك توشبه جورك للشيدبون رويتي أكا أفرمي هندك فرمي أنا من خاف أدلجة هرش كسيك بترسي لأخوا شو روي أكا واتر بيج نجي بياني هستاوى قرجو من خاف أدلج ومن أدلج بلغ المنزلة مسألة مشهورة عندك إيش فرمي أنا فرمايشتا أو كسيك بترسي هلا أكات بيج نجي بياني خوي قرجكات وبرئك أو كسر زو برئك بلغ المنزلة بأساني أقات أو منزل جايك أي بروا ده هر كسيك لم بيه بقات منزل قولاي خوا جل جلاله بيسي بترسى بيسي بزو خو بيتشانويا قرجي شوا هندي فرمويانا ليس الخائف من بكى أو كسيك الأخوة ترسي أو كسنيك أجريه بلكو خائف الأخوة أو كسيك ود صلاتي بسر جناهك هاي ونايك ده صلاتي هي بسر جناهك نايك أو خائف الأخوة جل جلاله لو أشي جناهك تدوي لسري بجري أو ناك تخوفي خوا جل جلاله خوفي حقيقي أو دزل جناهك هل جري دور كويتو ثمرات خوف بربو مكاني ترسان لأخوا أوي الشهوات لإنسان أبرته لذات كان كشجكاتي كان كوري أجري لجناها همون ليلا كله معصية زور شيرين كان للا أم واي ليه وردول لدليا ناشيرين أبي هرچون أجر كسيك زور حزي لهنجوين به بالله تأكيد بك أو هنجوين جهريتي جرأتنا كأو بيخوات بلكو لواتي بزور ببيت الله دمي لابا رقي لهنجوينة كأبتو لكاتك زور حزيشي لهنجوينة قناهيش بهمان شواز أو كسيك خوفي خواي جل جلاله هبو زاني مع عاقبتك زور خطر برو خرابي أبا سام أكاد وايليت شون أو هنجوينة بينا خوري بم شوازة قناها كي بينا كري ليل أبي تشيجي راسا هنجوين شيرينة تشيجي بلا أم شيرينة ليل ولا لا أم جرأتي أوناك أم شيرينة بخوا يان كسك حزي لقوشتا كاتك بيالين أو قوشتا فلانا مادة فلانا خرابيتي جرأتي أوناك كبيخو من ببير مكاتك أنفلونزاي طيور وردو دسي بيا كردو ولا كردستان شاي إعلامي كردي هلايكي زور قوريان لو مسألة كرد للادية كان ملايتيم أكرد خلقي لاديك جيريان خلو بس بلوركانيان دوريان أخستو ولا مالكانيان أهاتنا وبزور دوريان أخستنا زور لادي هبوك بلوركاني خوينا سوتان زور شوين هبوك أم بلوريك بخيوي كردو لجو جاليه وقوري كردو چند شيرين اللي خواخوي ولي دور كرد أواني كوتريان هبو حرچونك أنوز بس كوتركان نقرن أو مالكان نبادا توشي نخوشي كي جرأتي أو يكرك دزبر أبو خوادني مريش يكوبي خواد شكل لو كاتا دعايك أو اندب خواد بو أقر شي حقيقي جنبو سامي شي دروس كردبو أمشت جوان الشيرين من لخوان حرام كردبو بو شوك أمان زاني عاقبتك زور وخيم وخراب نخوشيكي زور كشندل نوما نبلاوا بيتو استج أو هاي كام خواردن بلا إما وزور شيرين أقر بيتو إعلام بيمان بلا أو خواردن ما ديكي سامي تياتو أكوجي كز جرأتي أوناكا
ئەو خواردنەی کە زۆر حەزی لێتی دەسی بۆ بە گوناهیش بە هەمان شێوازە چۆن تۆ خەوفەکەی لە مردن و ڕائەوەستی لە بەرامبەر ئەو خواردنەی کە چێژی لێوەرەگری چێژەکەی لێوەرناگری بەڵکو ئەگەر بە زۆر دەرخوادت بدەن محاولە ئەەکەی حتى هەڵی بێنیتەوە نەیخۆی دوورکەویتەوە لی بە هەمان شێواز گوناهیش بەو شێوازەیە کاتێک کە ئینسان خائیفی حەقیقی ئەمەیە لەو گوناهانە خۆی ئەپارێزێ نەگوناهەکە بکە و تەوبە بکە و بگرێ نا لە ئەسڵی گوناهەکە ئەگەر جوان مەسئلەی خەوف تێگەیشتە بێ جورئەتی ئەوە ناکە دەست بەرێ بۆ هیچ یەکێک لە گوناهەکە ئەفەرمێ هەموو شەهەواتەکانی ئینسان ئەسووتێن بەهۆی خەوفەوە جەوارحی ئینسان ئەدەب وەرئەگرن دڵ زەلیل ئەبێ وەساکین ئەبێ لەگەڵ خوایە کیبر و حقد و حەسەد و ئەمانەی تیان نامێنێت چونکە ئەترسێ لەو اینجا هەمیشە هەمێک لە دڵیەتی ئەترسێ لەوەی لەگەڵ ئەمانەشە خوا جەل جەلالوهو عەفوی نەکە هەمیشە سەیری عاقبەت ئەکا چەند خەتەرە ئەم گوناهانە دەیتر مەجالی هیچ شتێکی تری نابێ دڵ و دەرونی ڕەبتە بەوەی کە چۆن لەگەڵ خوایە بژی چۆن مراقبەی ئەو بەسەرەوەتی چۆن محاسبەی نەفسی خۆی کە ئیتر بەشی خەڵک ناکە ئەوەی ئێمە کاتێکەوە بەشی خەڵکەکەین و بەشی غەیبەتی خەڵکەکەین هۆکارەکەی ئەوەیە خەوفمان کەمە ئەگەر نا ئینسان بەس بەشی خۆیەکە بەشی خەڵک ناکە هەر کاتێکەوە ئێمە نیشتینە سەر خەڵک و باسی زەمی خەڵکمان کرد دڵنیا بە لەوە خەوفمان لەخوا کەم بۆتەوە خۆمان لە یاد کردووە اینجا پەلاماری دیوارەکانی خەڵک و پەنجەرەکانی خەڵک ئەدەین ئینسان فێری مجاهدە ئەکاتەرێس وای لێ ئەکات کە هەموو لەحظە و چرکە و هەناسەیەکی لەگەڵ خوایە بێت بیری لای ئەو بێ فکری لای ئەو بێ هەوڵ بۆ باشتر بدا هەمیشە سەرکۆنەی نەفسی خۆی ئەکا ئەگەر خەیاڵێکیش بە مێشکیا گوزەرە خەتەڕەیەک بە دڵیا تێپەڕی هەنگاوێکی نابەرە و خراپە کەلیمە وشەیەک بە زمانی هات لە بەرامبەر ئەم کەلیمە وشە دنیای لێتەوە یەک ئەو خەتەڕاتی هاتووە بە دڵیا غەمی پێ ئەخوا دەی ئەمە بەم شێوازەیەتە پێشچاو غەزالی ئەوە ئێهێنتە پێشچاو ئەڵێ بێنە پێشچاوی خۆت ئەگەر کەسێک لە بەردەم شێرێکە شێرێک پەلاماری بدا و بیدا بە عەرزە دەستەکانی بخاتە سەر بێنە پێشچاوی خۆتە مرۆڤێک لەژێر چنگی شێرێک هیچ ئەمەلێکی نییە دەی بەشم و ئەم شێرە غافڵ بێ من ڕاکەم یان ئەوەتە ئەسە هەپرون مەکە هەموو لەحظەیەکی وەکو کاتی ئەو کەسە ئەژی کە لە بن چنگی ئەو شێرایە ئەبەو شێوازە ژیان ئەباتە سەر ئەو کەسەی خائیفی حەقیقی بێ لە خوا جەل جەلالوهو چەندێک ئەو کەسەی کە لەژێر چنگی ئەم شێرایە قەت خەیاڵی ناچێ بۆ ئەوی خانوویە دروستکە قەت خەیاڵی ناچێ بۆ ئەوی ماڵێک بنیاد بنێ قەت خەیاڵی ناچێ بۆ ئەوی پارەیە پێیاکە بەس خەیاڵی لە ئەوەیە چۆن ئەم شێرە لە کاتێکە غافڵ بێ ئەم ڕزگاری بێ یان چاوەڕێەوە کە عقوبەیەکی کوشندە بەرامبەری بێت و عقوبەی کوشندە بدرێ ئەفەرمێ مراقبە و وردەکاری ئەم کەسە چۆنە بۆ ئەم شێرە بەس سەیرەکە بەشکم لەلایەکەوە تەقەیە ڕقەیە بێ شێرەکە مەشغوڵ بێ ئەم ڕاک ئەمیش بەم شێوازە مراقبەی خۆی ئەکا خۆی ئەپارێزێ لە گوناهەکان هەوڵ ئەدا لە گوناهەکان دوورکەوێتەوە خەریکی عیبەکانی خۆی ئەبێ یان خەریکی معریفەتی خوا ئەبێ جەل جەلالوهو سەیری صیفاتەکانی ئەو ئەکە هەمیشە سەیری ئەو خەتەرانەکە لە کە لە ڕۆژی قیامەتە یەنە پێشەوە ئەفەرمێ کەمترین دەرەجاتی خەوف ئەوەیە کە ئەثەرەکەی لە کردەوەی تۆیە دەرەکەوێ بەڵام لە گوناهەکان دوورت ناخاتەوە بەڵام لە کردەوەکان تا دەرەکەوێ نوێژ تاعەت ئەمانە هەمووی ئەکەی گوناهیش ئەکەی ئەفەرمێ ئەگەر هاتوو وردە وردە وای لێ کردیت لە گوناهەکان دوورت خاتەوە ئەوم پێوتێ وەرە ئەگەر هاتوو گەیشتیتە ڕوتبەیەکی ئاوا کە دڵ و دەروون و ڕۆحت هەمووی مەشغوڵ بوو بەخواوە جەل جەلالوهو وازە لە زیادە عیشێ ناوە سدق و ڕازگۆییە لەگەڵ خوایە جەل جەلالوهو دەی ترسان لە تووڕەیی خوا لە شوڵی خوا جەل جەلالوهو وا ئەکات عەبدەکان بەرەو کردەوە بەرەو زانست بەرێ فێر بن چونکە بەهۆی فێربوونیانەوە نزیکە بنەوە لە خوا جەل جەلالوهو دەی ترسانیش ئیفراط و ئاعتیدال و تەفریطی هەیە هەیە کەم ئەترسێ هەیە زۆر ئەترسێ هەیە نێوەندگیری گرتووە ئەو کەسەی کەم ئەترسێ هەر هەڵەیە ئەو کەسەی زۆریش ئەترسێ هەر هەڵەیە نێوەندگیریەکە تەواوە ئەفەرمێ مەحموود لەناو ئەم جۆرە ترسانە لەخوا ئەوەیە کە ئاعتیدال
وسطيتي هالقرتبه أفرمي بالضبط توڕێی خوا جل جلاله بێنە لە پێشچاوی خۆ وەکو شوانێک وایە کە دارێکی گرتۆ بەدەستەوە بۆچی بۆ مەڕەکانی ئەم دارە خەوفی خوایە ئەفەرمێ کامە بۆ بەهیمەکە باشترە ئایا ئەگەر هیچ دار نەبێت ئاژەڵەکانت مەڕەکانت بزنەکانت ئەگەر ترسی داری شوانیان نەبێت چی ئەکەن داری شوان ڕایان ئەگرێت و ئەنگێڕێت خەوفی خوا وەکو ئەو داری شوانە ئەو هەیە ناکرێ شوانەکە ئەوەندە لێ بدا ئەوەندە ئازاری ئاژەڵەکانی بدا ئاژەڵەکانی تەواوکە نابێت ئەمانە لە بەردەستیان ئەگەر زیادە ڕەوی کرد لە شوڵەکانی هەڵەی کردووە دوای ئاژەڵەکانی ناوێرن شتێکیش بخۆن خۆیان بە هیلاکە ئەبن ئەی ئەگەر هات و تەقسیری کرد و داری هەر بەکار نەهێنا یا داری پێبوو بەکاری نەهێنا ئەویش هەر هەڵەیە دەی ئەفەرمێ جاری وا هەیە ئینسان لە کاتی گوێگرتن لە ئاەتێکە خەتەرێک گێ بە دڵیا دەسەکا بە گریانێکی سەیر ئەفەرمێ کاتێکەوە ئەم حیسە نەما ئەم هەستەی نەما دڵی ئەچێتەوە بۆ لای غەفڵەت و دەسەکاتەوە بە گوناه ئەفەرمێ ئەمە ترسی ئەو کەسانەیە کە قاسرن لە داری شوان زۆر ناترسن ئەمە کەم نەفعە یان دارەکەی شوانەکە کە پێیەتی پوشکەیەکە لیان ئەدا لە پوشەکەی ناترسن ئەفەرمێ ئەو خەوفی کە وەکو پوش وایە ئەو خەوفی کە ناتجوڵێنێ حرەکە لە تۆیە دروست ناکە دارێک نییە کە تۆ بجوڵێنێ بە باشی ئەو خەوفە جەدوایەکی و فائیدەیەکی ئەوهای نییە هەر ئەوەندەیە هەندێک جار خەوفی خۆیە بە دڵتەوە ئەگری بەڵام لە گوناهەکان تۆ دوور ناخاتەوە و نابێ ئەم دارەژ وەها بێت وەکو شمشێرێک وابێ هەر جارێ لە تۆ درا ببڕێ تاوات لێبێ توانای ئەوەت نەمێنێ بەرەنگاری بکەی بەرەو ئەوە بڕۆی کە یان خۆت بکوژی یان شێت ببی نا ئەبێ ئینسانی مسلمان لەو وەسەتا خۆی مەشغوڵکە بە عیلمە و فێربوونی زانستی خوا جەل جەلاله لە پەنای فێربوونی ئەم عیلمەیە عملکە و کردەوەکە و کردەوەی ساڵح و جوانکە ئەفەرمێ خەوفێک هەیە زۆر مفرطە لە حەدی خۆی تەجاوزی کردو واد لێ مەیوسەبی لە ڕەحمی خوا پێت وایە لە ڕەحمی خۆیان تۆ جێگە و نابێتەوە ئەو جۆرە لە خەوف و ترسان ئەو جۆرە هەڵەیە بەڵکو ئینسانی ئیماندار ئەبێ ئەم جۆرە خۆی ڕابێنێ بە شێوازێکی زۆر مەحمود سوپاسکراو لە خەوفە لە بەینی ئیفرات و تەفریطە ترسانی لە خوا جەل جەلاله بەرەو کردەوە بەرەو عیلمی ببە دەی هەر ئەمەش ئەوە ئەکات کە دڵی سەلامەت بێ عەقڵی سەلامەت بێ فکری سەلامەت بێ لە گوناهەکان بە دوور بێ ئەفەرمێ لەوە ئەچێ بڵێ ئەخۆ هەندێک هەبوون ئێستا باست کرد ئەی ئیمان بە گەورە باست کرد وتە هەندی هیوا هەیە گەشتوتە ئاستێکی وە ئەوەنە لە خوا ترساوە مردووە ئایا ئەفەرمێ ئەم شێوازە باشە ئیمام ئەفەرمێ ئەوانە لەو حاڵەتە کاتێکە وەفاتیان کردووە ئینشاء الله خوای گەورە عەفوی کردوون و ڕۆشتووە بەڵام ئەگەر بێت و ئینسانی عاقڵ ئینسانی عالم سیرکە فإن أفضل السعادة طول العمر في طاعة الله باشترین سعادەت و خۆشبەختی لە ئینسانە ئەوەیە کە عمر درێژ بێ بەڵام لە تاعەتی خۆیان سەرفیکە چەند شیرینە ئینسان عمری 100 عمری 90 عمری 80 بەڕێکە لە پێناوی خۆیان عمری سەرف کردبێت لە پێناوی خۆیان شانازی پێوە بکە چەند شیرینە کاتێک کە مویەک لە موەکانی دەموچاو و سرت هەستەکەی سپی بوو تۆ هەر ئەهلی دین و ئەهلی مزگەوت و ئەهلی خواناسیت ئەهلی خەوفی خۆیت ئەزانیت چەند ڕوتبەیەکی بەرزە کاتی ئەمە دەستگیر ئەبێ دەی هەرچی عمرە بفەوتێنێ هەرچی عەقڵە بفەوتێنێ هەرچی سیحەتێ نوقسان کە با خەوفیش بێ لە خوا جەل جەلاله ئەوە نوقسانە ئەوە خسرانە لە ئینسانە ڕوئەدا بۆیە ئینسان نابێ ئیفراتی هەبێ نابێ تەفریطی هەبێ نەکەم تەرخەم بێ لە خەوفی خوا نە زیادە ڕەو بێ حەدێکی ئەعتیدال وەرگرێ ئەو حەدە وەرگرێ کە بیخاتە عەمەل بیخاتە کردەوە لە گوناه بیپارێزێ دووری خاتەوە لە گوناه چەندێک خەوفت لە خوا تۆی دوور خستەوە لە گوناه ئەوەندە شانازی کە بۆ خەوفە و ڕاگیری کە بیپارێزە و چەندێک زانیت زیادە ڕەوی لە حەدی خۆی تەجاوزەکە ڕایگرە ئەگە زانیشی کەم تەرخەمی ئەکە زیادی کە خەوفەکەت شوڵەکان زیاد کە لەسەر لاشەی خۆت لەسەر ڕۆحی خۆت هەتاوەکو ئەتوانی ئەگەیتە ئەو ئاستە ئەو پلەی وردە وردە مەقامی گەورە پیاوان لە خەوف لە زوهد لە وەرع لە صدق ئەمانە دەستگیر ئەبێ ئێمە لە ڕێی سالیکینە
بڕیارمان داوە لە منجیاتە وردەوردە کارکەین لەسەر ئەمانە. یەکێ لە کارە گەورەکان ئەوەیە تەرتیبی خەوفی نەفسی خۆمان بکەین هەتاوەکو ئەو کاتەی بتوانین بەلیقای خوا جەل جەلالوو شاد بین بەسەرێکی بەرزەوە. عەزیزانم، بەخوا چۆن ئێستا لەم مەجلیسە ئاوا دانیشتوین، بەخوا لە مەجلیسی خوا گیانە بە ئیزنی خوا ئاوا دانیشین، لە بەردەمیا بۆ محاسەبە ئاوا ئەوەستین. ئایا خەوفی خوا جەل جەلالوو کە ناپێورێ بە تەرازوو ناپێورێ، نازانی بڵێ چەندێک خوا پاداشتت ئەداتەوە، ئایا تۆی ڕاگرتووە لە بەرامبەر گوناهەکان، لە بەرامبەر ئەنواعی شەهەوات؟ دڵت پێ خۆشە باسی خەڵک کەی، ئایا خۆت ڕاگرت؟ چاوت پێ خۆشە سەیری حرام کە، ئایا خۆت ڕاگرت؟ چەندێک خەوفی خوا جەل جەلالوو ڕاگیر کرد لە خۆتە، لە کردەوەکانتە، لە هەڵس و کەوتە، دڵت حەزی بە کیبر بوو، حەزی بە خۆ دەرخستن بوو، چەندێک خۆت شاردەوە، چەندێک لە کیبر دوور کەوتیتەوە، چەندێک تەواضوعت نوان، دڵت حەزی ئەکرد تەمەڵی بکە لە نوێژەکانە، چەندێک زۆرت کرد لەبەر خەوفی خوا و هاتی نوێژەکانەوە باشی جێبەجێ کرد، نەفست حەزی بە خەو ئەکرد تۆ لەبەر خاتی خوا هەراسانت کرد و لە خەو هەڵسان. ئایا چەندێک ئەمانت جێبەجێ کردو تاوەکو سەرت بەرز بێت لە حوزوری خوایە جەل جەلالوو؟ خوای گیان، ئێمە گوناهباری خەجاڵەتبار لە بەردەم یەکێک لە ماڵەکانی تۆیە و لە بەردەم ڕەحمەتی تۆدایە ئیلاهی، وەستاوین و دەستی زەلیلیمان لەم مانگی مەولودا بۆ تۆ بەرز کردوتەوە. خوایە بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە، بە ئەندازی نمەی بارانی باری و بە ئەندازی گیای سەوزبوو، بە ئەندازەی گەڵای وەریوی ئەم پاییزە، ئێمە سەڵەوات بۆ دیداری پێغەمبەرگیان صلی الله علیه و آله وسلم بەرزەکەینەوە. خوایە ئەم سەڵەواتانەی ئێمە پێ بگەیەنە، تو گەورەی خۆت خوایە سەلامی ئێمەی پێ بگەیەنە، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، خەوفی خۆت لە دڵمانە زیاتر کە، لە گوناه دوورمان خەرەوە، بمان پارێزە یا ربی. خوای گیان، سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە، عاقبەتمان خێر کە، دامان مەزێن لەسەر خواناسی، دامان مەزێن لەسەر دینداری، لەسەر تاعەت، لەسەر عەبدایەتی یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، داوای عەفو و عافیەتی لێ ئەکەین لە دنیا و ئاخرەتە. تو گەورەی خۆت بۆ چرکە ساتێمەمان دەرە دەستی خۆمان، خۆت سەرپەرشتی کارەکانمان کە یا ئەکرەم الئەکرەمین. ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ، وا نفسی خۆمان سپاردەی تۆ کرد، وا ئیمانمان سپاردەی تۆ کرد، وا سیحەت و لەشساغیمان سپاردەی تۆ کرد. یا ئیلاهی، لێت ئەپاڕێنە و لێت ئەلاڵێنەوە یا ئەکرەم الئەکرەمین. خۆمان، دایک و باوکمان، خێزان و ماڵ و مناڵمان، ئایندەی خۆمان، ئایندەی وڵاتمان، هیدایەتی گەنجمان هەمووی سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خوایە حیا و حورمەتمان پارێزە، حیا و حورمەتی ئافرەتانی ئەم وڵاتەمان پارێزە. یا ربی، خوای شەرمەندەی بەردەم دیوانی خۆتمان مەکە، سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە، بە خزمەتی خۆتمان بگەیەنە، بە خزمەتی پێغەمبەرگیانمان صلی الله علیه و آله وسلم بگەیەنە. یا ربی، خوای گیان، داوا لێ ئەکەین قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین. هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە، مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. خۆت گرفتەکانمان بۆ چارەسەر کە. خوای گیان، داوا لێ ئەکەین ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حرام نەبین. تو گەورەی خۆت لە هەموو شتێکە لە حرام بمان پارێزە، حرام لە پێشچاومان ناشرین کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، داوا لێ ئەکەین بمان گێڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئەبی. خوایە لێمان ڕازی بە، خوایە لێمان ڕازی بە، پەروەردگارە لێمان ڕازی بە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی، خوای گیان، ئەم دوعانەمان قبوڵ کە، خوایە ئەم دوعانەمان قبوڵ کە، خوایە ئەم دوعانەمان لێ وەرگرە یا ئەکرەم الئەکرەمین. آمين آمين والحمد لله رب العالمين.